دەکیکەی ئەمڕۆمان بۆ بەهێزکردنی ناوچەی مەچەک و ئانیشکە وەکو هەموو جوڵەکانی پێشووتر کە ئەنجامماننا ئەمڕۆ لە هەنگاوێکی پێشکەوتوتراین. سەرەتا جوڵەکانی پێشوو وەکو خۆگەرمکردن بەکاری ئەهێنین، دواتر ئەچینە سەر ئەو کەرەسانەی کە هەمانە لە ماڵەوە. پێشەوەی دەستکەین بە ڕاهێنانەکان بە ئاماژە بە کەرەسەکان بین، ئەویش یان بوتڵی ئاو هەبێت، یان دمبڵز هەبێت، یان ئەو لاستیکی کە پێشتر وتمان ئەبێ هەتان بێ. بە هەر سێ شێوازەکە ئێمە جوڵەکە ئەنجامین، کام کەرەسە لەو کەرەسانە لە بەردەستا هەبوو ئەتوانی جوڵەکە ئەنجام بین، واتە کارێکی ئاسانە وا قورس نییە. دەسەکەین بە خۆگەرمکردن، مەچەکەکانمان ئەجوڵێنین، دەست پێەکەین بە جوڵانی مەچەک، دواتر بۆ ناوەوە پاشان پەنجەکانمان ئەکەینەوە دای ئەخەین، دواتر پەنجەکانمان ئەکشێنین و دایەخەینەوە، پەنجەکانمان ئەکەینەوە دایەخەینەوە بەکشاننی پەنجەکان، دواتر ئانیشکمان ببورن مەچەکمان دەستمان بۆ لای ڕاست و بۆ لای چەپ تاو ئەیجوڵێنی، ئەنجام بۆ پێشەوە بۆ دواوە، دواتر پەنجەکانمان دەستمان گری ئەین، جوڵەی بەلای ڕاستە بەلای چەپ، پاشان ئانیشکمان ئەجوڵێنین بۆ پێشەوە بۆ دواوە، دوایی هەوڵێن جوڵێن بۆ تەنیشتەکان، پاشان بۆ لای بۆ ناوەوە. دیارە ئەو کەسانی کە ناتوان بە پێوە ئەنجامی بن ئەتوان لەسەر کورسی دابنیشن. باشە شووبە دەست ئیسراحەتی پێبە. ئێستا دەسەکەین بە بەکارهێنانی کەرەسەکان. بۆ نمونە من بە لاستیک ئەنجامی ئەیەم، باخانیش بە بوتڵی ئاو کە لە هەموو ماڵێکا هەیە ئەتوانی ئەنجامی بە، دەوانیش بە دمبڵزەکان، ئەویش ڕوبع کیلۆیەک کیفایەتە، فقط قورسی شتێک کەم شتێزیە بە پێی قورسی دەبێ ئاواکە. دەستی ئەەکەین پێشە بۆ جوڵەی ئانیشکە مەهین مەچەکی دەستە بەم شێوازە ئەنجامی لە پێشە بۆ بەشی خوارەوە. ئێستا بە عەکسەوە بۆ سەرەوە لاستیکەکە لە بەم دەستە ڕایەگری، دەستی ڕاستە ئەنجامی ئەیت، دواتر ئەیگۆڕین بە دەستە چەپ یان هەردووچی ئەتوانین ئەنجامی بین ئەگەر دمبڵز و ئەگەر دەبە ئاوەکەەوە پێ بوو. زۆر باش. ئێستا چیەکەین بۆ لاکان بۆ لای ڕاست، یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە شوئەیت ساحەتەیە ئەشتوانی بە هەردوو دەستە یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە پشوو بە بەدەستە ساحەتی پێیت. ئێستا هەوڵێن هەردوو دەستمان چیەکەیت ئەجوڵێنیت بۆ لای ڕاست یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە شوئەیت سراحەتەکەیت سێ هەناسەی قوڵ
ئێستا بۆ دیوی ناوە یەک ئەوسا بۆ دیوی دەرەوە بۆ ئێستا بۆ دیوی ناوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 ساحەتەکەی دەستە بۆ خوارەوە پشوو بە دەستەکان ئەیت ساحەتەکەی ئەنجایی نەسەر ئانیشکە بۆ نمونە لاستیکەکە لێرە ڕائەگرم ئەگەر دوو لاستیکیش بێ هەر ئاساییە بە هەردوو دەست ئەتوانی بیکەی ئەمایانە سەر ئانیشکەکان 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەمە لە کاتێکە کە ئەو کەسێک کە ناتوانێت بە هەردوو دەست ئەنجامی بە واتە زوو ماندووە بێ بەڵام بۆ کەسانی کە ئاسایی ئەتوان بە هەردوو دەستیان جۆڵەکە ئەنجام بن زۆر بە ئاسانی 1 2 3 4 5 6 7 8 9 10 شوێی ئیسراحەتەکەیت دەسێ بۆ خوارەوە بەوە ئیسراحەتی پێیت ئێستا چیەکەین وتمان هەوکو جوڵەی پێشوو شانمان ڕێک بەم شێوازە و دائرەیە دروست دەکەین یاخود بازنەیە دروست دەکەین بە ئانیشکەکانمان بۆ دیوی دەرەوە 1 2 3 4 5 زۆر باشە 6 پەلەمەکە 7 8 9 10 ئیسراحەتکە دەسە بۆ خوارەوە ئێستا ئەتوانیت بۆ دیوی ناوە پێچەوانەوە 1 2 3 4 5 زۆر باشە 6 7 8 9 10 شوبە ئیسراحەتکە ئێستا چیەکەیت ئەتوانی دەبەیەکیانیان دمبڵ زەدانیت دەسە بە دمبڵ زەکیانەوە یاخۆی بە دەبە ئاوەیەکیانەوە دەسە ڕائەگری لێرەوە بەڵێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 دەستی چەپ 1 2 3 4 5 6 7 8 9 10 شو بەسی هەناسی قوڵ هەڵەمژیت لێرەدا کۆتاییمان بە بڕگەکەمان هێنا هەر تەندروست باش بن.